يا الله. بناوی خوای بەخشندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێ پایان بە خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. خۆشەویستەکانم، پێشەکی دەستخۆشی لە مامۆسای بەڕێز مامۆسا ئەحمەد دەکەین بۆ ئەو ماندووبوونەی کە ماندوو ئەبێت لە ڕاستیە. ئەمە بۆ ماوەی تقریباً 6 ساڵە مزگەوتە کراوە و ئەم بنکەیەمان لەم مزگەوتەیە داناوە. مامۆستا بێوچان بەردەوام خەریکی وانەوتنەوەیە، دەرزدانەوەیە لەم مزگەوتە. بەڕاستی دەرزدانەوەش قورسترین ئەرکە. ئەوەی کە مامۆستا بێت، بە تایبەتی مامۆستای سەرەتایی، ئەزانێ وانەوتنەوە چەند زەحمەتە و لە هەموو وانەیەکیش قورستر وتنەوەی قورئانە. طبعاً زۆربەی جار کاتێک لە کۆڕەکان یان ئاهەنگەکانی قورئانە دائەنشی، ئەڵێن ئێستا فڵان تەلەبە هەڵەستێ مەسان قورئانە خوێنێ. کاتێک هەڵەستێ سەیرەکەی کەسێکە قورئانی وەک ئەم پیاوا خوێنێ کە ئێستا خوێندێ، ئەم گەنجە خەڵک وەتەمایە عەبدولباسط خوێنێ و سەیرەکەی خەڵکی ژەمت چییە؟ بەس وەڵڵاهی قورسترین ئەرک ئەوەیە خەڵک فێری قورئان بکەی بەم شێوەی کە ئێستا ئەمە خوێندی. تەحەدا ئەکەم ئەو کەسانەی کە دکتۆرایان هەیە، کە پرۆفیسۆرن، بەڵام قورئانیان نەخوێندوویە، وەڵڵاهی ناتوانن ئاوا قورئان خوێنن. یعنی ئەوانەی کە دکتۆرایان هەیە و بەرزترین دەرەجەشیان هەیە، لە شەهادەیان هەیە لە کوردستانە، ئێستا ناتوانێ وەک ئەو کوڕە قورئان بخوێنێ وەک شێوەی کە خوێندی. بەڵام دەنگەکەی دوایی چۆن لەحنێک دروستەکا بۆ خۆی کە گەورە ئەبێ، ئەوە ئەمێنێتۆ لای خۆی. هەر کەسێک و ئەتوانێت لەحنێ بە گوێرەی دەنگی خۆی دروست بکات و ئیتر بتوانێت قورئان ڕەنگ یعنی هینی بکا، وەکو بڵێ تەغەنی بە قورئان بکا. بەس شێوازی خوێندنەوەکەی ئەم مناڵە زۆر بەقەوەتە، زۆر جوان، زۆر بە ئیتقانەوە توانی قورئانەکە بخوێنێ. ئەوەش موهیمە. خەڵکانێکی زۆرە ئێستا قورئان تەسجیلەکەن لە فەیسبووک و لە یوتیوب و ئەمانە، قورئانەکەیان غەڵەتە. خەڵکانێکەیە شەهادەی بەرزیان هەیە، بەڵام کە ئەڵەی قورئان بخوێنێ، طبعاً حەزیەکەن لەم سموودە کێ شەهادەی زۆر بەرزە تاقیکەنەوە برچونە لای بڵێن کاکە تۆ زانی قورئان بخوێنی. طبعاً ئەڵێ من ئەوەن شەهادەم ومە، بڵێ زەحمەت نەبێ ئاوا بکە تۆزێ قورئانەکە بەرە دەستیەوە بێژە بخوێنەوە، بەڵام خۆت قورئان خوێنبی، گاڵتەت بە خوێندنەوەکەی دێ. یعنی ئەوەنەن مەسەلەن بەلاری ئەی خوێنێتەوە، نە فەتحەی، نە زەممەی، نە حەقدان بە حرفەکان، نە بە مەخارجی، نە بە صیفاتی، نازانی، نایشتوانی. ئەمە کێ ئەتوانێت ئەمە دروست بکە؟ مامۆستایەک کە دەست بەدەست بە سلسلە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا ئەمڕۆ خوێندبێ، بەو شێوازە ئەتوانی وەری بگری قورئان. ئەگینا قورئان بە فێربوونی مەکتەب نییە. جا ئەوە مەوزوعێکە زۆر گرنگ بوو، حەزم کرد وەکو پێشەکیەک عەرزتانی بکەم. زۆر گرنگە فێربوونی قورئان، وەکو فێربوونی قورئان یەکێکە لە مهمترین ئەرکەکان. خۆشەویستەکانم، ئێمەی مرۆڤ کە هاتینەتە سەرزەوی، ئەم ئەرز و ئاسمانە، ئەم هەموو ئەستێرانە، ئەم هەموو مەخلوقاتە دروست کرا، خوای تەعالا دروستی کردووە بۆ هەدەفێک. پاشان خوای تەعالا بەرنامەیەکیشی ناردووە هەموو جارێ لەگەڵ پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانە بۆ ئەوەی مرۆڤایەتی لەسەر ئەو بەرنامە بچن. کۆتایی ئەو پێغەمبەرانەش پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، محەممەد المستەفا، و ئەو کتێبەش کە دراوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانە. بە قورئان دایک و باوکت لە یەک مارە بڕاوە،
يعني بقرآن تو هاتيت الدنيا ببي ياساي قرآن ببي ياساي قرآن جيان دا مزراوة حمو أوشتاني كأيبيني إيسا لم ولاتانا إيما أو ناك لار كراوته ولا برنامج إخوة هموي ببرنامج قرآن هاتوا وأجر برنامج قرآن جنبه بالتأكيد سرقرداني ونقبتيه إن هذا القرآن يهدي للتي هي أقوم أم قرآن براسي إنسان رێنماییەکە بۆ جوانترین بەرنامەی ژیان ئەو کەسانەی بەپێی قورئان ئەجوولێنەوە بەختەوەرترین کەسن بۆ وەکو خود وەکو خۆیان و هەر کەسێکیش ئەوان سەرپەرشتی بکەن بەختەوەرترین کەس هەر ڕەخنەیەکتان هەیە لە ژیان ئێستا هەر ڕەخنەیەکتان هەیە لە ژیانی ئێستا کە تایە ئاژیان هەر ڕەخنەیەک ها لە مێشکتانە هۆکارەکەی ئەوەیە لە قورئان دوورکەوتینەوە یا ئەو کەسە کە ڕەخنەت لێ هەیە لە قورئان دوورکەوتووە هەر ڕەخنەیەکت هەیە لە دەسڵاتدار ژن لە مێردەکەی مێرد لە ژنەکەی باوک لە کوڕ لە باوک هەر ڕەخنەیەک برا لە برا هەر ڕەخنەیەکە هەیە دوورکەوتنەوەی لە قورئان هەر جوانیەکیش کە ئەیبینیت لەناو ئەم کۆمەڵگایەی کە تایە ئەژێی جوانیەکان قورئانە یعنی لە قورئان هاتووە بۆیە قورئان و فێربوونی قورئان مهمترین شتە پیرۆزترین شتە والله هەر کەسێ قورئان بزانێ گەیشتۆتە ئەو پەڕیشتەکان هەر کەسێ دوور بێ لە قورئان خوا پەنامان بدە هیچی دەست نەکەوتووە لەم دنیایە ئەگەر هەموو دنیا مڵکی ئەو بێ هیچی لێی دەست نەکەوتووە بۆیە ئەبێ زۆر ئاگادارین پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ شتێکم لە دوای خۆم بۆ بەجێ هێڵاون ئەگەر دەستی پێوە بگرن قەت گومڕا نابن قورئانەکەی خوا دەستی پێوە بگرە قەت گومڕا ناوی ئیمامی موسلم ئەیگەڕێتەوە حەدیثی ژمارە 1218 قورئان شەفاعەت بۆ خاوەنەکەیەکە لە ڕۆژی قیامەتا قورئان و ڕۆژوو شەفاعەت بۆ خاوەنەکەیانەکەن وەکو لە حەدیثی پێغەمبەر هاتووە ئیمامی موسلم ئەیگەڕێتەوە حەدیثی ژمارە 804 هەر کەسێ قورئان بخوێنێ گشت حرفێکی قورئان دە حەسەنەیە دە چاکەیە جا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم من ناڵێم ئەلیف لام میم حرفێکە بەڵکو ئەلیف حرفێکە لام حرفێکە میم حرفێکە یعنی ئەلیف لام میم سی چاکەیە یعنی هەر کەسێ بیخوێنێ سی چاکەیە ئەویش لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم لە حەدیثی صحیحە لە ڕۆژی قیامەتە قورئان دێ برا بەڕێزەکانم خوای تعالی قورئان دێ طبعا داوا ئەکات ئەڵێ خوایە گیان تاجی ئەڵێ خوایە ڕێز لەمە بگرە ئەم بە منۆ ماندوو بووە منی تەطبیق کردووە منی جێبەجێ کردووە ڕێزی لێ بگرە خوای تعالی تاجی ویقار ئەخاتە سەر ئەو کەسە تاجی کەرامە تاجی ڕێزلێنان نایخاتە سەر هیچ مەلیکیەک ئەیخاتە سەر قورئان خوێن ئەوانەی کە قورئان تەطبیقەکەن لە ژیانیانە ئەم جا بەوەش ڕازی نابێ ئەفەرمێ خوایە زیاتر ڕێزی لێ بگرە ئەفەرمێ حولەی کەرامە ئەکەنە بەری پۆشاکێکی کەرامەت و ڕێز ئەکەنە بەر ئەو کەسە بەبەر کەستر نەکراوە ئەفەرمێ خوایە زیاتر ئەفەرمێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم داوا کەڵێ خوایە لێی ڕازی بە خوای تعالی لێی ڕازیە بێ ئەم جا خوای تعالی ئەفەرمێ بخوێنە و پلەی خۆت بەرزکەرەوە بە پێی قورئان خوێندنەکە پلەکە بەرزەبێتەوە یعنی کابرات چەندیە قورئان خوێن بێ هەتا هەندێک لە عولەما ئەڵێن ئەمە لەبەرکردنە یعنی چەندێک قورئانی لەبەر بێ ئەوەنە دەرەجەی بەرزە بێ هەندێک لە عولەما ئەڵێن نا ئەمە لەبەرکردن نیە ئەمە خوێندنەوەیە کابرات چەندێک خوێندنەوەی بەقەوەتە و يعني چني ماندوب وبقرآن أو چني عملي فيها كردوه طبعا أم خلافة إلى بين علماء ما حق ما لا خلافة كان مهم هو الكسيدس قرأت قرآنه ببي أو برزة بيتوا داي حتى آخر آيات كأم كابرايات تطبيقي كردوه لجياني أو أنا بلاي برزة بيتوا يعني أما زور قرنجة خوشة يسكانم پیغمبری خوشویست صلی الله علیه وسلم فرمی خوا بم قرآن کسانێک بەر زەکاتەوە کە خۆیان لەناو خەڵکە پلەپایەیان بەرز نەبووە
وەک بنەماڵە پلەپایان بەرز نەبوو، وەک باوکو و باپیران پلەپایان بەرز نەبووە. کابرا بێ بە قورئان خوێن ئەگاتە قەت قورئان خوێنێکتان بینیوە پلەی نزم بێ. يعني قصدمان قورئان خوێن من مەبەستم ئەو مەلایەنە نییە کە دینیان فرۆشتووە، یا خەڵکانێکە بەم قورئانەوە مەسەن تجارەتەکەن. مەبەستم کەسێک قورئانی خوێندوێ بە جوانی و عملی پێ بکە قەت بینیتانە زەلیل بێ؟ والله قەت نییە، قەت قورئان خوێنێک نییە بە جوانی قورئانی جێبەجێ کردبێ بەرز نەبێ لە ناو خەڵکە. و کەسانێک کە پشتیان لەم قورئانە کردووە واللهی سەرشۆڕن، واللهی سەرشۆڕیش ئەبن، و دائیمەن هەست بە کەم و کورتیەکەن. ئەگەر پاشایەک بێ هەست بە کەم و کورتیەکە، هەستەکە نقصانیەکی هەیە. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم وەکو لەو حەدیثەی کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە حەدیثی 817 أفرمي إن الله ليرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. لحديث كترى پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أفرمي باشترين كستان أو كسية كقرآن فير ببي وخلقيش فير كا باشترين كستان ما محاجية كان بياوبة تمنى كان دايكا بيريجنا كان والله فيربوني قرآن قرس نییە. يعني فێربوونی قورئان شتێک نییە مستحیلات بێ، يعني بڵێ تازە من بەتەمەنم ناتوانم قورئان فێر ببم، بسم الله لێ بکە. پیاوێک باسێکە لە چیرۆکێکە ئەڵێ پیاوێک هەبوو لە کۆڕێک لە ئاهەنگێک لە ئاوا بەم شێوەی خۆمان ئاهەنگێک گێڕا باسی فەزلی قورئانی تیاکرا، ئەو پیاوە عمری 80 ساڵ بوو. ئەڵێ ڕۆژی داهاتوو هات من قورئان دەرسی قورئان مەداوە بەبرێت تەلەبە ماڵمان لەوێ نەبوو. ئەڵێ هاتە پاڵم و پێی وتم فێری قورئان مەکەی؟ منش سەیرم کرد، يعني پێ بەتەمەنە على تەمەنی مام ئەنوەرە، على تەمەنی عیتا 80 ساڵ، على تەمەنی ئەبوو عەباسە 80 ساڵ تەمەنێتی. ئەڵێ وتم خوێنەواری تا چییە؟ وتی هیچ لا أقرأ ولا أكتب. أيوتم آخر وتي آمادم روج يك كلمة مدري روج يك كلمة تو فيرم كتو إني كم من قرارم دا فير ببم. الله دسم فيك دوابزم أويك أو باسيك چند صالي كي خاينده مثلا أم هر رويشتو بو مزگوته هفته دوسية جار أوي بينو روجي كلمة كي بدا دعاء أو توانای زیایی کرده بە ئاەتێ. ئەڵێ 6 ساڵ بوو 7 ساڵ بوو بەخوا بزەبت لە بیرم نییە چەندێکی وت. ئەڵێ ئەو پیاوە وەفاتی کرد نیمەی قورئانی لەبەر کرده بوو. نەک ئەڵێ هەرچیم پێ ئەداوە یەکسەر لەبەریە کرد، هەرچیم پێ ئەداوە یەکسەر لەبەریشیە کرد لەگەڵێ. ئەڵێ نیمەی قورئان یعنی ئەو پیاوە لە دوای 80 ساڵ نیوەی قورئانی لەبەر کرد و بۆ شێ ڕۆیە حزوری خوای تەعالە. يعني هیچ قورس نییە مەڵێ ناتوانم. يعني ئەم گەنجە جوانانە حەیفە دەی بۆ مزگەوت کاتی خۆت بەشتی ترۆکوژی، والله حەیفە. ئەمە ماشەڵڵا لەم مزگەوتێ ئێمە قورئان خوێنێکی زۆری تایە، مەرج نییە ئەو کەسە هەر کامل قورئان خوێنێکی زۆر مەزبوط بێ، بەس بەشی تو ئەکا بڕۆ لای دەرس بخوێنە. من زۆرم پێ خۆشە مامە عەلی، کاک تایر ئەمانە گشتی دێنە خزمەتی مامۆستا ئەحمەد دەرسە خوێنن. زۆرم پێ خۆشە بەردەوام بن، سارد نەبنەوە. زۆرم پێ خۆشە ئەم پرۆسەیە زیاد بکە لەناو مش کۆمەلگای ئێمەیە و لەناو مزگەوتەکە ئێمەیە. و ئاخر شتیش کە حەزەکەم عەرزتانی بکەم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەو کەسەی کە قورئان خوێنێکی چاکە، یعنی کاتێک ئەیخوێنێتەوە نییە تەتەڵە ناکە، ئەوە پلەیها لێ مەلایکەکانەتەوە، پلەیها لەگەڵ مەلایکەکانە. ئەی ئەوانەی کە قورئان ئەخوێننەوە بەس تەتەڵە ئەکەن، يعني حنجي أكاو ديتر أي تير أو أي باو أو حاليان شونا بيغمر إخوة صلى الله عليه وسلم أفرمي أودو أجريان هي
دوه جار يعني نكفر مو جناح باره آخر سلا ما يجب بخوا ما مسامع قرآن أترسم جناح بار من قرآن آخر نازل إخو كسل زق دايك وفير نبوه برا ما مساحمة شن يبليسه حرنا تزاني قرآن خير شن صال لشن صالان دست كده قرآن خير تمام شن صال شو اللي تبرك الدوانية سايق سيارة بو إيش ياكل لو خته تيجي بڕیاری دا تەواو بوو بە مامۆستا و بوو بە تاجی سەرمان و هەمومانی سوادەی لێک یعنی شتەکە زۆری نییە یعنی مەڵێ من زوانم نایتێرێ زوان نییە نەیتێرێ خوای تەعالی کتابەی دابەزاندۆ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر خوای تەعالی لە گوناحمان خۆش بێ دووبارە دەستخۆشی لە مامۆسا ئەکەم دەستخۆشی لەو تەلەبانە ئەکەم کە ماندوو بوون و ئەلحەمدولله پلەپایان گەیشتۆتە ئەوەی کە ئێستا ئاهەنگیان بۆ گێڕین دەستخۆشی لە باوکەکانیان ئەکەم لە دایکەکانیان ئەکەم خوای تەعالی پلەپایەتان بەرزکە و داواکاریشم لەو کەسانەی کەوا تا ئێستا قۆڵیان هەڵ نەکردە قۆڵ هەڵبکەن خوای تەعالی هەموو لایەکمان مۆفەقە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين